ئیتر ئەو دروشمەش بۆ هەندێک لایەنی سیاسی بەسەر چوو کە هاوڵاتیانی پێ ئاراستە بکەن و بڵێن قیری هەڵبژاردنە، چونکە نزیکەی 2 مانگ و نیوە هەڵبژاردن تەواو بووە و پرۆژەکانیش بەردەوامە. ئەو پرۆژانەی کە بەشێکن لەو بەڵێنانەی لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا بە هاوڵاتیان دراون. ئێرە شەقامی بازنەیی مەلیک مەحموودە بەشی ڕۆژاوای شاری سلێمانی بە بڕی 73 ملیۆن دینار لەسەر بودجەی لە 120 داهاتی شارەوانی سلێمانی نۆژەن دەکرێتەوە. لە ڕۆژانی داهاتووشدا شەقامە خراپبووەکانی دیکەی شار بەم شێوەیە چاک دەکرێنەوە. ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژەکان لە چوارچێوەی نۆژەنکردنەوەی شەقامەکانی ناو شاری سلێمانی. ئەم پرۆژەی کە من سەرپەرشتیەکەم بڕی 73 ملیۆن دیناری بۆ دابین کراوە. پرۆژەکەش بریتە لە کڕاندنی شەقامەکان و دووبارە قیرداوکردنەوەی. یەکێکی دیکە لە پرۆژە گرنگ و استراتیژیەکانی سلێمانی لە قۆناغی تەواوبووندایە. ئەم پرۆژەیە پردی دەباشانە لەسەر شەقامی بازنەی مەلیک مەحموود لە بەشی باکووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانی. پرۆژەکە بڕی 6 ملیار و 400 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە و 3 کۆمپانیا کاری تێدا دەکەن. بڕیارە تا کۆتایی مانگی 12 ئەم ساڵ تەواو بکرێت. بە تەواوبوونیشی هەزاران شۆفێر لی سوودمەند دەبن. هاوکات دەبێتە هۆکارێکیش بۆ نزیککردنەوەی ڕێگەی هاوڵاتیان و کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ لەو شەقامەدا. ئەم پرۆژەی فراوانکردنی پردی دەباشان لەگەڵ فلای ئۆڤەرێکە جادی دەباشانە بەسێتەوە بە 60. ئەم ئیشەکە لە سایە 98 زیاتری تاو بووە لە کۆتاییە، لە مەرحەلی کۆتاییە. جادێکی خەدەمیمان هەیە لەسەر 60 کە بەژێر پردی دەباشان ئاڕوە بە توڵی 700 مەتر. ئێستا لە فەقەرەی ئەخیری ئەو جاداین تێکەڵی ئەخیر تێ ئەکرێت و قیرەکەش شارەوانی خۆیک. ڕەنگە ئیتر ئەوەی بەلای هاوڵاتیانەوە گرنگ بێت بەگەرخستنەوەی پرۆژە خزمەت گوزاریەکان بێت، چونکە ئەوان چاوەڕوانی جێبەجێکردنی ئەو بەڵێنانن کە لە کاتی بانگەشەکانی هەڵبژاردندا پێیان دراوە. ئەوەش هۆکارێک دەبێت بۆ گەڕانەوەی متمانە لە نێوان ئەوان و حیزبەکان و حکومەتدا. کەمی ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان لە هەڵبژاردنەکەی سینۆی پەرلەمانی کوردستانیشدا ئەوە دەرکەوت. ئەوان باش لەو ڕاستیە گەیشتون کە ئیتر کاتی خزمەتکردنە بە کردار نەک دروشم و قسەی بریقەدار. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.